بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، بەڕێزان خۆشەویستان مامۆستایان، ئێمە بەردەوامین لە قسەکردن لەسەر وەڵامدانەوەی ئەو گومانە گەورەیەی کە لەسەر سونەت دەکرێت کە ئەویش بریتیە لە ڕەتکردنەوەی کوی گشتی سونەتی پێغەمبەر دووری دەخوای لەسەربی، کوی گشتی فەرموودەکان بە بیانووی ئەوەی کە سنت بریتی نییە لە دین، لە وحی، لە تەشریع، و ئێمە تەنیا یەک سەرچاوەی شەریعەتمان هەیە کە قورئانی پیرۆزە، و تەنیا هەموو شتێک ئێمە دەبی لە پشت بە قورئان بەستین و بگەڕینەوە قورئانی پیرۆز و بڵێن باسی بەڵگەکانی ئەوانمان کردو و زۆر شتی گشتگیرمان باس کرد. ئێمە بڵێن هەر لەسەر ئەم شتە بەردەوامین لەم دەرسە هەوڵە دەین وەڵامی ئەو قسەیە بدەینەوە کە یەک لە بەڵگەکانیان ئەوان کە باسی ئەوە دەکەن کە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم وجودی نەبووە، بەڵکو لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سەردەمانێک بە سەدەیەک ئەوجا سونەت بڵێن هەبووە کە خۆی لە خۆیەوە ئەم قسەیە حەقەت، یعنی قسەیەکی زۆر باتڵ و زۆری شڕون و وازەحە کە چۆن دەکرێت باسی سونەت بکرێ و بڵێن لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبووە، وجودی نەبووە. هەموومان دەزانین، هەموو خەڵک دەزانی کاتی کە باسی پێناسەی سونەت دەکرێت، سونەت بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم صادر بووە، وجا چی ئەقوالە، قسەیە، چی کردەوەیە، چی تەقریراتە، چی صیفاتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەمە خۆی لە خۆیەوە کە پێناسەی سونە، هەر کەسێک پێناسەی سونە بزانی سونە بریتیە لەوە، کەواتە چۆن دەکرێت بڵێ وڵا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبووە، وجودی نەبووە. ئەم قسەیە ئەگە مەبەستی پێ ئەوە بی کە خەڵکانێک لە خۆیانەوە دروستیان کردووە حەدیسەکان، ئەمە مێژووی سونەت و مێژووی ئیسلام ئەوەی کە بە سادەیش بخوینتەوە بۆی دەرەکەوی کە ئەو تەحقیق و تەدقیق و ئەو وردەکاری و ئەو هەوڵ و تێکوشانی زانایان هەر لە سەردەمی سەحابەوە بگرە و تابعین و هەتا دوایی کە هەوڵیان داوە بۆ ئەوەی کە حەدیسی صحیح جیا بکەنەوە لەگەڵ حەسەن، نەک ضعیف و مەوزوع. چجا لەم ضعیف و مەوزوع و ئەوانە کە ئەمە بڵێن ئیدعاءێکی باتڵە و هیچ ئەسڵ و ئەساسێکی بووی نییە. وئیلا ئێمە ئەگە باسی سەحابە بکەین، ئەسڵەن هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفات بکە، یعنی ئەوەی کە ژیاننامەی هاوڵە بەڕێزەکان بخوینتەوە بۆی دەرەکەوی کە ئەوانە وەکو دەڵێن بحەذافیریهی بە شوێن سونە دەکەوتن، بەڵکو ئەوان تەنانەت نەیان دەپرسی کە هەر قسەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان کردەوەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیان دەپرسی هەرێ ئەمە شمولی مەدەکە یان نە، هەرێ ئەمە ئەوە بیکەین یان نەیکەین، هەرێ ئەمە فەرزە یان سونەتە، بەڵکو دەبینین ژیاننامەی سەحابەکان هەمووی پڕە لە نمونەی زۆر و گەورە و جوان لە بڵێن شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم، جێبەجێکردنی فەرمانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دوورکەوتنەوە لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی کردبوو. بۆیە بەڕاستی یان یەک لە قسەکان کە زۆر جار دەبیستین لەو جۆرە کەسانە ئەویش ئەوەیە کە دەڵێ وەڵا سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سنەتی پێغەمبەر و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دینیان نەزانیوە، بۆیە نەیان پاراستووە. ڕێکاوڕێک ئەم قسەیە ئەمە قسەی خۆیانە. طبعا ئێستا هەر بە کورتی چەند نمونەیەک و چەند شتێک باس دەکەین کە عەکسی ئەم قسەیە تەمامەن ڕاستە. قسەکەی ئەوان چییە؟ دەڵێ سەحابە و تابعین و بڵێن سەلەفی صالح سونەیان بە دین نەزانیوە، بۆیە نەیان پاراستووە، کەواتە لە ناوچووە و نەماوە و هەر لەبەر ئەوەش نەماوە و نەیان پاراستووە، لەبەرەوە بە دینیان نەزانیوە.
وەکو گوتم عکسی ئەم قسەیە 100% ڕاستە. سەلەفی صالح و سەحابە و تابعین و پێشینان و زانایان سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە دینیان زانیوە بۆیەش پاراستووانە، بە دینیان زانیوە بۆیە فعلا هەموو هەوڵیان داوە بۆ ئەوەی کە بپارێزن، بۆ ئەوەی کە تێکەڵ نەبی بە تەنانەت قسەی سەحابیش، قسەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ ئەوەی تێکەڵ نەکرێت تەنانەت بە قسەی سەحابیش. ئێمە جوورێکمان هەیە لە حەدیثی ضعیف کە پێدەگوترێ حەدیثی مدرج. حەدیثی مدرج بریتیە لە چی؟ لەو حەدیثەی کە قسەی سەحابیەک تێکەڵ بووە لەگەڵ قسەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەبێ ئەوەی کە جیا بکرێتەوە. ئەم حەدیثە ڕەت کراویتەوە ئەگەر بەبێ فەصل، طبعا ئەگەر فەصل کراوی ئەوە ئیشکال نییە. سەحابیەک ئەوهای فەرموو، دوایە سەحابیەکە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی قسەکەی باس کرد، یعنی جیا بکرێتەوە، ئەمە تەواوە ئیشکالی لەسەر نییە. بەڵام ئەگە بێت و ئەگە یەک و شەش بی، ئەگە یەک و شەش بی قسەیەکی سەحابی تێکەڵ بکرێ بە قسەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم، ئەم حەدیثە ڕەت دەکرێتەوە. کەواتە ئەوەندە گرنگیان داوە بە فەرموودەکان و تەحقیق کراوە، هەوڵ و ماندووبوون و زەحمەت و تێکوشانی زانایان کراوە، وەکو باسم کرد ئەوەی کە شارەزایەکی سادەی هەبی لە مێژووی سنەت دەزانی چی جوهدی عەظیم ئەنجام دراوە بۆ ئەوەی کە پارێزگاری لە فەرموودەکان بکرێت. بڕۆ تەماشەی کتوبی تاریخ و تەراجم و سیەر، کتوبی جەرح و تعدیل بکە کە بە سەدەها مجەلەداتی گەورە و زەخم لەسەر تەرجمەی ڕاویەکان. ڕاویەکان یعنی ڕاوی چێە؟ ئەوەی تەنانەت ئەگەر یەک حەدیثی ڕیوایەت کردبی، یەک حەدیثی ئەگەر ڕیوایەت کردبی، ئەو کەسە شەرەفی ئەوەی پێبەخشراوە کە ناوی تۆمار بکرێ لە کتوبی مێژوو، لە کتوبی تەراجمی ڕاویەکان و لە کتوبی جەرح و تعدیل. یعنی ئەو کەسە چێیە، ناوی چییە، باب و نەسەب و لەقەب و کونیە و خەلکێ چێ بووە و کەی لەدایک بووە و کەی وەفاتی کردووە و تەڵەبەکانی چێن و مامۆستایەکانی چێن و لە چێ دەرسی خوندیوە، لای چێ خوندی، چەند سەفەری علمی هەبووە و وەزانەیان چه حکومەکیان بەسەر داوە، ئایا ئەم کەسە متمانە پێکراوە یان نا، غەڵەتی هەبووە، حەفزی چۆن بووە. یعنی نەک لەبەر خودی کەسەکە لەوانەیە کەسەکە زۆر ئاسایی بی، کەسەکە هەر تەنانەت هەیە نەخوێندەوارە، ڕاویە، بەس مادەم ڕاویە، مادەم حەدیثە ڕیوایەت کردووە، حتى ئەگەر نەخوێندەواریش بێت، چونکە ئەمە ڕیوایەت پێویستیمان بە علم نییە، یعنی هیچ مەرجێک نییە لە مەرجەکانی ڕاوی دەبی عالم بی، چونکە نەقلی خەبەر پێویستی بە علم نییە. کەسێک ئەگەر نەخوێندەواریش بی قسەیەکی بیستیە، خەبەرێکی بیستیە، بەڵام لە ڕووی ڕازگۆیی و ئەمانەت و لە ڕووی دینداری و لە ڕووی خواترسی و لە ڕووی زەبط و حفظ و زهن و فکر و لەبیر نەچوون و ئەوانە ئیشکالی لەسەر نییە، چ مشکلەمانە لەگەلی نییە، قسەکەی وەرەگرین قبولەکەین. واضحە؟ بۆیە یعنی وەڵا ئەوان بە دینیان نەزانیوە، بۆیە چیان نان پاراستووە. ئێستا چەند نمونەیەکتان بۆ باسەکەم، ئەو جا بوومان دەرەکەوی بزانم بە دینیان زانیوە یان نا. ئەم قسەیە، ئەم ئتیهامە گەورەیە، ئتیهامی سەحابەکان دەکرێت، ئتیهامی هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرێت، ئتیهامی تابعین و زانایان و مسلمانانی پێشینان و سەلەفی صالح دەکرێت کە ئەوانە چییە؟ ئەوانە بە دینیان نەزانیوە، سنەتیان بە دین نەزانیوە. کەوەرە تو ئەمە قسەیە کە تو لە خۆتەوە بەبێ هیچ بەڵگەیەک، بەلکو هزاران بەڵگەمان هەیە ئەوەی کە ژیان نامەی هەر سەحابیەک دەگری، بڕۆ بخوینەوە ئەو جا بزانە ئەو بە شێوازێک مامەلە لەگەڵ فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردووە، لە ژیانی خۆیدا چی کردووە و چی نەکردووە. بۆیە یعنی ئەگەر چەند نمونەیەک هەر بڵێن، طبعا زۆرن ئەوانە، ئەمە ناتوانین بڵێن تا هەفتەیەکی ترەکە قسە بکەین تەواو نابی، چونکە ئەماگەوابی هەر سەحابیەک دەگری ژیاننامەی بخوینەوە هەمووی تەطبیقە، پابەندبوونی ئەو سەحابیە ئەو کەسەیە بە دینەوە، ئیتر بە قورئان و بە سنەتەوە و لاساییکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم، وەکو دەڵێن بەبێ ئەوەی کە تەنانەت
جوازي لنيوان فرض وسنتيش بك پیغمبر صلى الله عليه وسلم چی کردووە ئەوش ئەو هەی کردووە چی فەرمووە بەجێ کردووە باشە تەنانەت نەیپرسیوە ئەمە شمولی منەکە یان نا ئەمە بۆ ئێمەشە یان بەس بۆ خۆتە ئەمە پەیوەندی بە منەوە هەیە ئەمە فەرزە یان سنەتە یان مباحە باشە بۆیە چەند نمونەیەک یعنی هەر بە خێرایی بۆ ئەوەی کە ئەم قەوانەیە و با بڵێن ئەم شتەی کە باز دەکرێت بزانین کە دروەکی شاخدارە و هیچ ئەسڵ ئەساسی بووی نییە ئێمە مەسەلەن لە صحیحی مسلم حەدیثێکمان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی سنەتەکانی مؤکد دەکات سنەتی مؤکدی پێش نوێژەکانی هەر پێنج نوێژی کە لە شەو ڕۆژێکدا ئەنجام دەدرێت سنەتە مؤکدەکان کە باسی 12 ڕکعەتەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من صلى 12 ركعة في يوم وليلة بني له بهن بيت في الجنة باشا كده فرميت هر كسك لشو روجك دا 12 ركعت انجام بده خواهي قوله لروج قيامات خانوكي ببرامبر او بوي دروز دكا لبهشت هري من او بسيارة دكا هر خودي حديثك اما باسي فرزك يعني باسي سنتك باسي سنتك بل السنة مؤكدة شو كان پیامبر صلی الله علیه وسلم مواظبه کردووە لەسەری بەردەوام بووە لەسەری بەڵام هەموو کەس نەیگوتووە لە زانایان لە فوقەها کەس نەیگوتووە کە ئەمە فەرزە واضحە مەوزوعی شاهد لە چێیە بەڕێزان ئەم حەدیثە خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئومو حەبیبە دەجێرتەوە بیستیت لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چێ لە ئومو حەبیبەی بیستیە برای ئومو حەبیبە کچی ئەبوو سوفیانە خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم براي أم حبيبة كعنبسة عنبسة بن أبي سفيان لشي دبستي لأم حبيبة شيلا عنبسة دبستي عمر بن أوس شيلا عمر بن أوس دبستي نعمان بن سالم إيه أم شاركسا موضوع شاهد لشي أو كاتيك أم حبيبة كم جار أم فرمودية لبيعمر صلى الله عليه وسلم دبستي إيه حتما دواي أو بزانة چندي بيچو أو جا قسكي چيا قسەکەی جێڕایتەوە وانە کاتی کە قسەکەی دەجێرتەوە ئوم حەبیبە لە کە حەدیثەکەی کۆتایی پێدینی دەفەرمی چی قالت ئوم حەبیبە فەرمووی ئەمە قسەی خۆیتی فەرمووی فما تركتهن منذ سمعتهن من رسول الله صلى الله عليه وسلم والله لو کاتەی کە ئەم قسەیەم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیست ئەم 12 ڕکعەتەم بەردەوام بوویمە لەسەری و تەرکم نەکرد دوای ئەوە یەک لەوانەی کە دەبیستی لە ئوم حەبیبە گوتم چییە عنبەسەی برایتی عنبەسە کە ئەم قسەیە دەجێرتەوە دوای فترەیەکی تو بزانە چەندی پێچووە کە قسەکەی دەجێرتەوە حەدیثەکە دەفەرمێت فما تركتهن منذ سمعتهن من أم حبيبة دەفەرمێت والله ئەو 12 ڕکعەتەم تەرک نەکردووە لەو ڕۆژە و لەو کاتەکە من لە ئوم حەبیبەم بیستیە کە ئەو لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیستی دوای ئەوە عمری کوڕی ئەوس یەکە لەوانەیە کە لە عنبەسەی دەبیستی دوای فترەیەک ئەم حەدیثە دەجێرتەوە ئەویش دەفەرمی چی ما تركتهن منذ سمعتهن من عنبسة دەڵێ والله لەو کاتەی ئەم حەدیثە لە عنبەسەم بیستی ئەو لە ئوم حەبیبە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو 12 ڕکعەتەم تەرک نەکردو دوای ئەوە نوعمان بن سالم بە هەمان شێوە دفرميت والله ما تركتهن منذ سمعتهن من عمرو بن أوس يعني بزانة أم حبيبة عنبسة عمرو بن أوس نعمان بن سالم هر يك لوانا لو كاتيك أم حديثة دبيستي كاتي كدا جيرتا ودفرميت والله لو كاتيك أم قسيم بيستيا أم حديثة بيستيا أو 12 ركعتم أنجام دا أو ترك من كردوا يك ركعت يك روجيش لمنجو هري أوا أجر بدينيان نزاني بي خو أما قرآن نية وانية أما قرآن يعني حديثة أم سنن مؤكدانا أم بلين شش سنتا أم 12 ركعتا لقرآن هاتوا أما جا بيكراوا نخير أو صحابي وتابعي وأواني كابلن بو سلسلة سندي كهاتوا بو حديثة همويان صد لصد دزانن كأما سنة فرزنية وأيانا كسنا يقولوا فرز وانيا
بلام هر يك لو أنا كاتك حديثك دجرت ودفرمي والله لو كاتك باستماع تركم نكر أجر بديني نزاني بي شو مجبورة ها أو 12 ركعتا روجانا أنجام بده لبال نويجا كان فرزا كان بل الفرزا كانت نية وجابهم أو 12 ركعتاش بكم وداش زاني سنته أصلا بسياري شي نكردوا نشي قوتوا هرب بكم يعني نيكم يعني حكمي چيا ما دام پیغمبر صلى الله عليه وسلم فرموي كواتا أما دينه أما وحيه أما چيا أما لنان خواواتوا با تنانت سنتش ببا فرضيش نبي واضحة نمونه كتر مان هي طبعا اويش لصحيحين دا لحديث لبخاري ومسلم دا هاتوا كحديثك مشهورة كدلي خاتو عائشة عفوا فاطمة كتشي پیغمبر صلى الله عليه وسلم كخزاني چه بوا خزاني امامي علي بوا ونيا كده فرميت روجك بإمام علي قوتم دمويد بچما خدمت پیغمبر صلى الله عليه وسلم داوا دكم آفرتك كسك شاگردك من براسي زور هلاك ماندوم لإيشي مال خدمت كارك بيتن هاو كاري بكو يارمتين بدا إمام عليش إذني داو قوتي برو ديتا خدمت پیغمبر صلى الله عليه وسلم لو كاتا پیغمبر لمالنية خاتو عائشة لوية بسيارة كدالي من لو بابتك هادبون پیغمبر صلى الله عليه وسلم لچي اوج دالي لمالنية لقريتوا كدا قريتوا دعاي پیغمبر صلى الله عليه وسلم ديتوا مالا وخاتو عائشة بي دالي فاطمة كچت هاتبو ايشا كي بتوبو پیغمبر صلى الله عليه وسلم خوي دچتا مالي زواياكي مالي كچكي دچيت دالي لو كاتا ديارة لكاتي نوستنو يعني چوبنا سرجي پیش اوي بنون او جدالي پیغمبر صلى الله عليه وسلم چون لنيوان هردوك يعني دانيشت او جابك چكي فرمو لوچي هاد بوي او ايش دعاي باسي او كي خوي داوكاري كي خوي بيشكيشكا لا فرميت يا رسول الله اي پیغمبر خوا من حاله مثلا وزور ماندوم هلاكم لماله وبلكو كسك شبكا بيتن هاو كاريم بكا يارمتين بدم پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميت الا ادلكما على شيء ها أفلا أعلمكما خيرا مما سألتما ده فرميت هربو من اشتكتان فير نكم زور لوا چاكتر و باشتر بي لوي كأيوة بسيارتان ليكر أو داواي كأيوة قلت يعني بلا يا رسول بلا فرمو چي أوشتا پیغمبر صلى الله عليه وسلم فرمو چي إذا أخذتما مضاجعكما هر كاتك كأيوة هاتنا سرجي ويستان بنون بيش أوي كبنون أم ذكر بكن أن تكبر الله 34 سيو جار الله أكبر بكن سيو سيجار سبحان الله بكن سيو سيجار الحمد لله بكن فهو خير لكما من خادم أما بو إيوة شاكتر وباشترة كسكتان لو بنيرم هاو كاري ويارمتي تام بدا إليرا تدقت بدا لحديثك هيج گفتگوك روي نداوه لدواي قسكي پیغمبر صلى الله عليه وسلم يعني مثلا استاگر ايه مبوين ها چی ما عندك قبول ما عندك ده ما قلت يعني هر من چه استفاده كم چی شم بذكرك يا من بيدلم هلاك ماندوم حتى بين الذكر بكم من ماندوبونه كم ده حسيته باشا من هاتوم دعوه اشتكي مادي ده كم تو ذكركم فيرك مثلا هوان لبرا وما بيغمبري خوايا قصيك لخوايا وناكا خلاص بيغمبر صلى الله عليه وسلم اوي بي چاكترا بي باشترا سمعا وطاعة يا رسول الله نكشكي اعتراضي هبوا نا مناقشي كردوا نا امام علي قلت يعني خلاص ما دام اتو او هذا بيني خلاص باش قزبونا ولو دواي موضوع شهادة أوانية موضوع شهادة أوية كلا دواي زياتر لچل صال دواي زياتر لچل صال جارك إمام علي أم قصية جرتوا أم حديثة جرتوا كحاله مسألة فاطمة خيزانم أو يلقى بيعمر صلى الله عليه وسلم بيعمر صلى الله عليه وسلم أو هاي فرم
بەڵگەم چییە لەسەر ئەوە کە زیاتر لە 40 ساڵە؟ چونکە لەو کاتەی کە یەکێک لەوەیە ئاوجا ئیمامی عەلی دەفەرمی چی؟ دەفەرمێت وەڵڵاهی لەو کاتەوە هیچ شەوەک نەڕۆیشتووە ئیلای ئەو ذکرەم کردووە. لەو کاتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەی فێر کرد هەموو شەو ئەو 34 جار الله ئەکبەر و 33 جار سبحان الله و 33 جار الحەمدولله کردووە. هیچ شەوەک لە بیرم نەچووە و تەرکم نەکردووە. دەڵێ یەکێک کە لەوەی دانیشتووە پرسیارەکە دەڵێ وەلا لەیلەتە سەفین یا عەلی، یعنی دەڵێ ئەو شەوەی کە بوو بەیانی تو شەڕی سەفینت هەبوو، ئەمن بۆیە پێت دەڵێم بەلای کەمەوە 40 ساڵی بەسەر چووە، چونکە شەڕی سەفین لە دوای ئەو فترەیە زەمەنیە بووە. شەڕی سەفین یعنی کە تو بەیانی شەڕەکەی دەچی، یعنی ئینسان کاتی کە ئیشێکی گرنگی هەبی بوو بەیانیەکەی ناوی خۆی لە بیرەکە دەڵێ وەڵڵاهی وەلا لەیلەتە سەفین، دەڵێنا وەڵڵاهی ئەو شەوەی کە بوو بەیانیەکەی شەڕی سەفینم هەبووە لە بیرم نەکردووە ئەو زکرەکەم هەر کردو. پرسیارەکە لێرەیە هەرێ باشە ئەو زکرەیە فەرزە یان سونەتە؟ سنەتە، کەس نەیگوتووە فەرزە. هەر ئەگەر شەوەکەم نەکرد لە بیرم چوو گوناحم دەگەتێ؟ کەس وای نەگوتووە، وانە؟ بەڵام باشە بۆچی ئیمامی عەلی دەفەرمێت وەڵڵاهی لەو کاتەوە تەرکم نەکرد؟ هەر ئەگەر بە دینی نەزانی بی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم، قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە دینی نەزانی بی چ مەجبورە هەموو شەو ئەو زکرانە بکە؟ وازەحە یان نە؟ ئەو هەموو ساڵە بەسەر چووە سون دەخو دەڵێ وەڵڵاهی تەرکم نەکردووە ئەو زکرە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەی فێر کرد خلاص. خۆشی دەزانی کە سنەتە فەرز نییە، ئەگەر شەوەک ماندوو بوو نەخۆش بوو پێی نەکرا لە بیری چوو مەجالی نەبوو هیچ مشکلە نییە، کەس نەیگوتووە فەرزە. بەڵام ئەو وەکو بە فەرزیشی وەرگرتووە، نەک بەس بە دینی زانیوە، وەکو بڵێن کە ئەنەما چۆن لە قسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لا دەدەم کە ئەم حەدیثە لە صحیحیندا. نمونەیەکی تر کە بڵێن ابن عمر عەبدوڵڵاهی کوڕی عومەری کوڕی خەتاب کە دەڵێ طبعا ئەم قسەیە ئەمە لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، دەڵێ عەبدوڵڵاهی کوڕی عومەری کوڕی خەتاب هەر کاتێک کە کەسێک دەمرد دەهات لە مزگەوت تەنیا ئەوەندە لە بڵێن نوێژی لەسەر دەکرد، هەر ئەوەندە دەماوە تا نوێژی لەسەر دەکرد، دوای دەچووە ماڵ. دەڵێ ڕۆژێک کەسێک پێی گوت باشە خەباب یەک لە هاوڵەکان پێی گوتی ئەی عەبدوڵڵاهی کوڕی عومەر باشە تو نەتبیستیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت کە ئەبوو هورەیرە دەجێرتەوە دەفەرمێت هەر کەسێک کاتی کە لە دوای جەنازەیەک دەڕوات هەتا نوێژی لەسەر دەکا ئەمە خوای گەورە بڵێن بە ئەجر و پاداشتی قیراتێک یعنی یەک بەقەدەر چیوی ئوحد خێری بووی دەنووسرێ. بەڵام ئەگەر کەسەکە بەردەوام بیت لە ئەتیباعی جەنازە و هەتا گۆرستان و هەتا کە ئەم مردووە دەشاردرێتەوە ئەو جا بگەڕێتەوە ئەمە ئەجر و پاداشتی دوو قیراتە، هەر قیراتێک بەقەدەر چێوی ئوحدە. ئەدی تو ئەمە نەبیستیە؟ دەڵێ ابن عومەر مشاوج بوو، گوتی چۆن شتێ وایە؟ حەدیثێ وایە؟ گوتی بەڵێ ئەمە ئەبوو هورەیرە دەجێرتەوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم. دەڵێ ابن عومەر یەکسەر بە خەبابی گوتی خەباب یەکسەر ئێستا دەچیە لای خاتو عایشە بووم تەئکیدەکەیەوە استیفسارەکەی بزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەی وای فەرمووە یان نا، ئەوجا چاوەڕێتم بێەوە خەبەرم بۆ بینی. دەڵێ باش. سبحان الله ئەوەی کە ئەم حەدیثە دەجێرتەوە دەڵێ طبعا حەدیثەکە لە صحیحیندا لە بوخاری مسلم، دەڵێ ابن عومەر لە حەوشەی مزگەوت ئەوەندە مشاوش ببوو سێ چار بەردی ئەوها لە دەستی نابوو، ئەوها دەهات و دەچوو فکری دەکرد دەبی وابی دەبی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو قسەی فەرمووی دەبی، دەهات و دەچوو هەر چاوەڕێی چییە؟ چاوەڕێی ئەوەیە خەباب بگەڕێتەوە خەبەری بۆ بینتەوە. دەڵێ دوایە کە خەباب گەڕاوە فەرمووی خاتو عایشە
فرموي بلي صدق أبو هريرة، بلي أبو هريرة راسك في عمر صلى الله عليه وسلم أو هاي فرموي دلي ابن عمر او چند بردي لدستي بو او دا بقيمي وبا او بهزي برزي كرده ولا زويدا لخم خفتان او جا فرموي شي فرموي لقد فرطنا في قراريط كثيرة، فرموي اوهمو خير واجر باداش تمام لدستو لخفتان او يعني مع العلم نيزاني بو يعني خو اصلا خواي گەورە خێری بۆ نووسیش ئەو کاتە چکە نەیزانی بەگە بیزانی بوو چی دەکرد نەدەچووە ماڵەوە دەچوو لەگەڵ جەنازەکە هەتا گۆڕستانیش بەڵام نەیبیست بوو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرا عوزریشی هەبووە نەشی بیستیە نەشی زانیوە بەڵام لە خەم و خەفەتان ئەوەندە خەمی بوو فەرمووی ئەو هەموو خێرەمان لەدەست چوو چۆن تەعویز بکەمەوە خۆزگا بمزانی بوو پێشتر بۆ ئەوەی کە من نەڕۆیشتم ماڵەوە دوای نوێژی جەنازە لەگەڵ جەنازەکە بڕۆیشتم هەتا ئەخیری بۆ ئەوەی لە جاتی ئەجر و پاداشتی بەقەدەر چێوی ئوحد بەجارێک بەقەدەر دوو چی هەرێ باشە ئەسڵەن ئیتیباعی جەنازەش خۆ ئەمە فەرز و کیفایە ئەگەر نەڵێن سونەتیشە مەسەلەن فەرز و هەندێک پێهەستان خۆ واجب نییە لەسەر هەمویان واضحة أرى هندم بيكرات وأنا ويجي لسر بكم مجالنا وبيمناكر خو كسني قلتوا فرضة كشي وكو فرض وريان دقرت هري أجر بديني أن نزاني بي خوانا يشي لقرآن ناتوا هاو بابتانا هموي شي هموي لا فرمودو لحديثا وهي أن نمونيه كتر هلا صحيح مسلم كسالمي كري عبد الله دجيرته وكري عبد الله كري عمري كري خطاب لا بلين بابي دجيرته ولا عبد الله كري عمري كري خطاب ده فرميت پیغمبر صلى الله عليه وسلم يكلا فرمودكاني ده فرميت لا تمنعوا نساءكم المساجد إذا استأذنكم إليها أما حديث پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميت هر كاتك خزانة كانتان آفرتان لمالوا اگر اذنيان ورقرت لأيه وبو اوي كبينا مزقوت ايوه چيا اذنيان بدن يعني ريان لنقرن دلي يكك لولا كأم قسي بيست كسالم دجيرته ولا بابي لبيغمبر صلى الله عليه وسلم يكك لولا بناوي بلال بن عبد الله قلت والله لنمنعهن قلت شي والله لنمنعهن قلت والله إلا نيلم إذني نادم منعي عندك بينهم مع العلم طبعا يعني حتى خاتو عائشة حديثة كتير هي كده فرميتي ده فرميت بيغمبر صلى الله عليه وسلم اگر استا زيندوبو منعي ذكرت كبيغمبر صلى الله عليه وسلم قلتي إذن بدان بضوابطي خوي بلام استا اگر اوي ببينين او افرطاني استا كدينا طبعا لو سردما ادي بو استا چدالين ما بستم يعني خدي خاتو عائشة ده فرميت والله خدي بيغمبر صلى الله عليه وسلم منعي ذكرت ما بستم او كسشكا او قسي كردوها هل لو منطلقه وابو اخو نكله منطلقي اويك ردي حديثي بيغمبر صلى الله عليه وسلم يعني قسي بيغمبر صلى الله عليه وسلم رد كتويان بدين نزانيان بلا مهم قلتي شي والله من منعي عندك هلو كاتا دلي شي دلي روبروي بوا فأقبل عليه عبد الله يكون عمر دلي روبروي بوا دلي فسبه سبا سيئا دلي اون دلي توربو اون دقسي رقي بيقو جويني بيدا او جا فرموي دلي او قسانة شجا بكسينا قوتوا دلي وقال أخبرك عن رسول الله صلى الله عليه وسلم وتقول والله لنمنعهن من واقسي بيغمبر صلى الله عليه وسلم بود جيرموا بيد دليم بيغمبر صلى الله عليه وسلم ده فرميت إذني من بدن تو دليم منعي عندك يعني تو دتويت قسي بيغمبر صلى الله عليه وسلم رد كيوا دلي او دلي توربو مع العلم وكو قوتم اصلا اويش بنيته بمنطلقي او نبوه كاتشيا كقسي بيغمبر صلى الله عليه وسلم رد بك النمونه دون نمونه ترو طبعا زورا بلان دعاء لو خاليا رادا وستين دشنا خاله كتر يان سي حديث هرب خيراي يك لو انا طبعا وش هلا صحيحين لا بخاري مسلم وانا هم يان لا بخاري انا مسلم يان لا صحيحين ده هل عبد الله يكون عمر ده جيرتوا كده فرميت شي ده فرميت اتخذ النبي صلى الله عليه وسلم خاتما من ذهب ده فرميت شي فتريك
بینی مان پیامبر صلی الله علیه و سلم گستیله که زیری لناو پنجیتی طبعا پیش اوی که زیر حرام بک لبو پیاوان امتکی او کاتا پیش او وقتی بوا دلی بینی مان گستیله که زیری لا پنجی بوا باشا عبد الله كر عمر دجير ده فرميت شي ده فرميت فاتخذ الناس خواتيم من ذهب كخلكك بيني بيعمر صلى الله عليه وسلم قستليك زير لنا وبنجيتي دالي ها مو خلكك ها مو الصحابه كانوا يترشون شيان كر قستليك زلواني وهابي نشي بقردي كرد بيان باري خرك بيتا ها قستليك زيريان لا بنجيان دالي شي دالي فقال النبي صلى الله عليه وسلم إني اتخذت خاتما من ذهب فنبذه دل دواي فتريك في عمر صلى الله عليه وسلم لايدا ها قال إني لن ألبسه أبدا من تو لما باش كستلي زير لبنجناك دل فنبذ الناس خواتيمهم خالككاش هاموي فريان دوازي علينا يعني نا سرطان بسياريان كرد نهادنا خدمت پیامبر صلی الله علیه و سلم یا رسول الله هره او گستیله زیرا هره اما شواب کین هره اما سنته اما تو چه دلی هیچ بسیاریان نکرد دلی فاتخذ الناس مادم بینیان پیامبر صلی الله علیه و سلم یعنی بزانه او تقلیده او لاسایی کرنی پیغمبر صلی الله علیه و سلم با بشتی گوره و گچکا و بچوک و پیوندی بدین و حتی به دنیا شوهبی مادام اما پیغمبر صلی الله علیه و سلم کواتا لخوی وشتکناک پیوستناک بچم لی بپرسم یا رسول الله هره منش واب کمی عنواناکم واب کمی عنواناکم هره منش قصیل انا مادام پیغمبر صلی الله علیه و سلم او قصیلی کردنا منش دکم دوای کبینیان لایدا اوانیش بلن والله جما باشا او ادی بوچی پیشتر است من تازه کریم تازه کرد من نه پیامبر صلی الله علیه و سلم لایدا یالا منیش لا دادم هره اگر بدین یا نزانی بو او های اندکرد ها نمونه كتير يعني أمل صحيحين دانية لمستدي أحمد وسنن أبي داود وابن خزيمة وحاكم وبسند صحيح هاتوا كبيغمبر صلى الله عليه وسلم طبعا أبو سعيد خدري ده جيرتوا كده فرميت جارك بيغمبر صلى الله عليه وسلم نويجي لا دروي مزقوت نويجي كرد بلن بيش نويجي كرد بو إيما با نعلكاني خوي با بيلاوة يعني بنعلوة دالي اما لناو نویج بوین طبعا اما وارد بوا پیامبر صلی الله علیه و سلم پیشتری شی لدروی مزگاوت زور جار با پیلا و بنعل نویجی کردوا صحابه کان زانیانه که اما لمزگاوت خارج مزگاوت او دکری و درسته بلام ابو سعید خدری دجرته و دفرمید لناو نویج بینی مان پیامبر صلی الله علیه و سلم نعلکان خوی لپی کردو للای خوی دان لایکی لای چپی خوی دانا باشا دلي نعلكاني داينا دلي دفرمي شي فلما رأى الناس ذلك هلنا ونويش كصحابة كان بينيان بيغمبر صلى الله عليه وسلم نعلكاني دانا ولا لا يشبه خوي دانا دفرمي شي فلما رأى الناس ذلك خلعوا نعالهم هم لو سربوا أو سر صحابة كان لنا ونويش نعلكان إخواني أندانا وكو بيغمبر صلى الله عليه وسلم فلما قضى صلاته دعاء ويكا نويجك توابو بيغمبر صلى الله عليه وسلم بسياري كرد بيني همو صحابة كانش نعلكان إخواني أندانا بيغمبر صلى الله عليه وسلم بسياري كرد فرموي ما بالكم ألقيتم نعالكم هري خير بو وبو نعلكان تاندانا لولامي بيغمبر صلى الله عليه وسلم صحابة كان فرموان شي فرموان رأيناك ألقيت نعليك فألقينا نعالنا والله يا رسول الله بيني مان جنابت نعلكاني خدانا بمشوا ما كد يعني تشاوريان نكرد بلين باشا بيشتر أما هتا أخيري نويش هيج مشكلة نبوه با تشاوري بكن على الأقل كنويش تهابو أو جاب سيار بكين النبي صلى الله عليه وسلم هري بو توات كر هري إما شب كين إنسان نويش بكين ونك نا هلا نويش بيغمبر صلى الله عليه وسلم شيكر أوانيش واحد او جاء پیغمبر صلی الله علیه وسلم فرموی چی فرموی والله امن لبر او دامنا لناو نویش
جبريل عليه السلام هات ئاگاداری کردمەوە کە لە نعلەکەی تو هەندێک پیسیاتی پێوەیە، شتێکی نەجسی پێوەیە، یەک لە شەرتی نوێژ دەبی تەهارە بی. من نەمزانی بوو، ئاگام لێ نەبوو، ئاگادار نەبوو. جبريل عليه السلام خوای گەورە نارد ئاگاداری کردمەوە کە شتێکی پیس لە پێلاوەکەتە نعلەکەتە بوویە دامنا. موضوعی شاهد بەڕێزان چییە؟ ئەوەیە هەرێ باشە ئەمە اتباعی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاننا؟ خۆ ئەمە چ پەیوەندی بە قورئانەوە هەیە؟ ئەمە هەمووی سنەتە، هەمووی فەرمودەیە. آخر نمونە و آخر خاڵ ڕەتکردنەوەی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەڕێزان ئەمە چەند گەورەیە و چەند خەتەرە. ڕەتکردنەوەی قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، نەک ڕەتکردنەوەی قسەی خوا، نەنە، بەلکو قسەی پێغەمبەری صلی الله علیه وسلم. یعنی سەلەمەی کوڕی ئەکوع دەجێرتەوە دەفەرمێت ڕۆژێک پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوەکی بینی نانی دەخوارد بەدەستی چەپ، بەدەستی چەپ نانی دەخوارد. سنەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەی تر دەفەرمێت کول بیەمینیک، بەدەستی ڕاست نان بخۆ. کە بینی ئەو کەسە بەدەستی چەپ نانەخۆت چوو ئامۆژگاری بکە، پێی گوت کول بیەمینیک، بە کەسەکەی گوتی بەدەستی ڕاست نان بخۆ، بوو بەدەستی چەپ دەخۆی. ئەو گوتی چی؟ قال لا ئەستەطیع. طبعا خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیزانی کە ڕاست ناکە، خوا گەر یەکە نەتوانی خوا عوزری هەیە، هیچ مشکلەی نییە، هەیە ناتوانی ئەوە ئاساییە، بەڵام دەیزانی کە ئەم کەسە کەسێکی متەکەبرە، والله دەتوانی بەدەستی ڕاستیش، بەس کەسەکە وەکو دەڵێن قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوێت جێبەجێ بکە، ناوێت تەطبیق بکە، بۆیە دەڵێ ناتوانم، دەزانی دەتوانی. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ فەرمووی ناتوانی؟ فەرمووی لا ئستەطعت ما منعه إلا الكبر. فەرمووی ناتوانی دە ئینشاءالله قەت ناتوانی، والله بەس کیبرەکە تەکەبوڕەکە خوبایی بوونەکەت وای کرد کە ئەتوو ئەمرەکەی من جێبەجێ نەکەی. بۆیە ڕاویەکە دەفەرمی چی؟ دەفەرمێت فما رفعها إلى فيه. طبعا إمام مسلم روايتك زانان دەفەرمون يعني شلت يده، دەفەرمێت والله کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویت ناتوانی دە ئینشاءالله ناتوانی قەت. دەفەرمێت هەتا مرد نەیتوانی دەستی ڕاست بەرزی کەتەوە بۆ لای دەمی، دەستی تووشی شەلەل بوو، هەتا مرد دەستی نەیتوانی دەستی بەرز کەتەوە بۆ لای فەمی، بۆ لای دەمی. ئەمە ڕەتکردنەوەی قسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، خۆ هیچ قورئان نییە، و پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیزانی ڕاست ناکە درو دەکە. بۆیە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل قسەیەکی هەیە دەفەرمێت چی؟ دەفەرمێت من رد حديث النبي صلى الله عليه وسلم فهو على شفا هلك. دەفەرمێت والله ئەوەی کە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەت بکەتەوە ئەمە لەسەر ڕووخی لە ناوچوونە، لەسەر ڕووخی هیلاکبوون و لە ناوچوونە کە تۆ قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەتکەوە. بۆیە بەڕاستی ئەم قسەیە ئەمە لە چێتان هینا؟ وەڵا بەدینیان نەزانیوە. ئەمە وەکو گوتم قەترەیەکە لە دەریایەک کە تو بڕۆ بەبێ دیاریکردن، بەبێ تەحدید، بڕۆ ژیاننامەی هەر سەحابیەک دەگری بڕۆ بگرە و بخوینەوە، بڕۆ ژیاننامەی هەر تابعیەک بڕۆ بخوینەوە، بڕۆ زانایان و پێشینان و ئەوانە بڕۆ بزانە ئەوان بە چ شێوازێک مامەڵەیان لەگەڵ سنت کردووە، لەگەڵ فەرمودەکانیان کردووە. ئایا بەدینیان نەزانیوە یان بە پێچەوانەوە ئەسڵەن یعنی بەو شێوازە مامەڵەیان لەگەڵ کردووە وەکو قورئان، یعنی وەکو قورئان مامەڵەیان لەگەڵ کردووە، نەک تەنیا بڵێن وەکو دینیش وەریان گرت. وەکو گوتمان یعنی هەموو ئەو نمونانەی کە باسمان کرد لێرە، هەموو شتەکانی باسمان کرد بریتی بوون لە چی؟ لە شتی کە سنەتن. هیچ زانایەک، هیچ فەقیهێک، هیچ عالمێک ئەو شتانەی کە باسمان کرد کەس نەیگوتووە ئەمانە فەرزن، و ئەو شتانەی کە باسشمان کرد هەمووی لە سنت هاتووە، لە فەرمودە هاتووە، لە قورئاندا نهاتووە. کەچی دەبینین ئەمەیە هەڵوێستی مسلمانان، هەڵوێستی زانایان، هەڵوێستی سەحابە، هەڵوێستی شوێنکەوتوان. ئەمە بووە بەو شێوازە مامەڵەیان لەگەڵ
فرمودەکە کردووە کە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هاتووە وەکو دین وەریان گرتووە وەکو بڵێن تەنانەت وەکو ئەرک جێبەجێیان کردووە بۆیە دەبینین ژیاننامەی ئەوانە هەمووی بەرجەستەکردنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەم قسەیە یعنی قسەی جێپێکەنینە بڵێن وەڵا سنەت نەبووە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە دەزانی وەکو چییە وەکو ئەوەیە کەسێک بڵێ من ناوەکەم لەبیر نییە ئەوەی کە ئۆکسجینی کەشف کردووە نازانم پێش چەند سەدەیەک پێش چەند یعنی کە یەکەم کەس بووە کە کەشفی کردووە کە ئۆکسجین H2O کە هەیە لە هەوا وەکو ئەوەی یەکێک بڵێ پێش ئەو ئۆکسجین نەبووە یەکێک بڵێ پێش ئەو کەسە کە ئەکتشافی کردو کاکە ئەو ئەکتشافی کردووە خۆ ئۆکسجین هەر هەبووە کە خوای گەورە کەونی دروست کردووە ئۆکسجین هەبووە بەڵام پێشتر کەس نەیزانیوە ئۆکسجین چییە ئەو کەسە کە هاتووە یەکەم کەس کەشفی کردووە معنەوە ئەوە پێشتر نەبووە ئێمەش دەڵێ وەڵا ئێکاکە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز کە لە گومانێکی تایبەت بە دوور و درێژی ئەو وەختی قسە لەسەرەکەین بابەتی تەئەخور تەدوین السنە کە لەو کاتە کوو کرایتەوە فەرموودەکان هەمووی هەبوون فەرموودە خۆی فەرموودە بریتیە لە قسە و کردەوە و تەقریر و صفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن دەکرێت بڵێن لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبووە ئەگەر نەبووە یعنی پێغەمبەریش نەبووە ئەگەر نەبووە چونکە سنەت فەرموودە بریتیە لە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم صفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن دەکرێت بڵێن لە ژیان نامەی ئەودا نەبووە بۆیە ئەمە کاتمان تەواو بوو و کۆمەڵە قسەی تر ماوە ئینشاءالله هەر لەسەر ئەم خاڵە هەوڵەدەین لا درسكان داتو تواوي كانوا آخر دعوانا الحمد لله رب العالمين.